یەکێک لەو سێکتەرە گرنگانە پرسی ژنانە چۆن بتوانین ئێمە ژنان خاوەن بڕیار بن ژنان خۆیان بتوانن پشت بە خۆیان بەسن ژنان دایکی نیوەی کۆمەڵگاکەی ترن کە دایکی ئێمەن ئەی چۆن ئێمە بتوانین ئەوان لەو ئاستایە ببینینەوە کە تواناکانی خۆیان بەکارێن ئێسای بینین کە ژنان پرسی گەوریان بەدەستەوەی ژنان ئەتوانە خاوەن بڕیار بن ئەمە ژەگەڕێتەوە بۆ مێژووی کە سەرۆک مام جەلال بۆ ئێمەی بەجێشتەوە بۆ ئەو بارودۆخەی بەجێشتەوە کە ژنانە بێ خۆیان بڕیاری خۆیان بن و خۆیان بتوانن داواکاری مافەکانی خۆیان بن بۆیە ئێمە لەسەرم بابەتە توانین کۆمەڵک گفتوگۆ بکەین کە چۆن بتوانین لەسەر پەیامەکان و لەسەر ڕێبازی مام جەلال بەردەوام بین میوانداری زۆر بەڕێز خاتوڕەنگی عەبدوڵڵامان کرد پەرلەمانتاری پێشووی فراکسیۆنی یەکێتی لە عێراق بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ ئامادەیە خاتوڕەنگی زۆر بەخێر زۆر سوپاس سڵاو لە ئێوە حەوت ساڵ تێپەڕە بێ بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلالە پێشووی هەر پرسیارێک بکەم لەم ڕۆژەیە جەنابتان پەیامتان چییە وەکو ژنێک بەیانتان باش و بەیانی بینەرانی ئازیزیش باش بەر لە قسەکانم سەری ڕێز دائەنەوێنم بۆ سەرۆکی گەورەی کۆچ کردووی نەتەوەیەک و بۆ تەواوی شەهیدانی کوردستان هەنێ ڕۆژ هەیە لە ساڵە لە ڕۆژەکانی تر ناچێت ینی ئێمە ڕاستە هەمومان بەیانی وا ڕاهاتوین ڕۆژ هەڵیێت و خۆر ئاوە ئەبێت و شەویێت بەڵام پێمان وایە هەموو ڕۆژێ وەکو یەک وایە بەڵام لە ساڵەکەیە هەنێک ڕۆژ هەیە یا ئەوەندە ڕووداوێکی گرنگتیای ڕوویاوە یا ئەوەندە ڕووداوێکی ناخۆشتیای ڕوویاوە ئینسان ناتوانێت لە بیری بکە من پێم وایە ئەم ڕۆژەیەکێکە لەو ڕۆژانەی ساڵکە نەک ئێمە وەکو یەکێتیەکان بەڵام تەواوی گەلی کورتووە بەشێکی زۆر لە دنیاش ناتوانێت ئەم ڕۆژە لە بیرکە لەبەرەوەی جەنابی مام بە تەنها سەرۆکی حیزبێک نەبوو و بە تەنها کەسایەتێکی دەرکەوتوو نەبوو لە ناو کووردا ئەو کاریزمایەک بوو بەڕای من و بەڕای زۆرێکی تریش دووبارە بوونەوەی ئەستەمە ئەزانی لە هەر سەدەیەکە ڕنگ بێت چەند کەسێک دەربکەوێت کە ئەستێرە بێت لە دنیاە ئەستێرە بێت لە بوارێکە ینی مەرج نیە تەنها سیاسی بێ جەنابی مام خاوەنی ئەو کەسایەتیە بوو ئەو قیادیە جگەلەوەی لە ناو کەسایەتی خۆیان بوو جگەلەوەی لە خوێنیا بوو چونکە زانست سەلماندوێتی ئەو کەسێ بێ بەقائیت لە سروشتیا کۆمەڵێک سیفات هەیە کە هەڵگریەتی لە ناو جیناتیایەتی ئەگەر مام خاوەنی ئەم بەشە لە جینات بێت کە کردبێتی بەسەر کردە بەڵام ئەوەندە خۆشی ماندوو کردووە مام لە تەکیەوە ڕۆی بۆ کۆشکی سەرۆکایەتی ئەنی ئەبێ ئێمە لە بیرمان بێ ئەبێ ئەو مەسیرەیە چەنە دوور و درێژ بێت ئەبێ چەنە ماندوو بوو بێ مام کە توانیوێتی لە هەموو سێکتەرەکانە ڕۆڵی باڵای هەبێ و قسەی گرنگی هەبێ و کاریگەری زۆری هەبێ لەسەر ژیانی تەواوی نەتەوەی کورد لەو ڕۆژەی کە وەکو گەنجێک دەرکەوتۆ لەو ڕۆژەوەی کە لە هەموو بوارەکانە لە ناو و دەرەوەی عێراقا لە هەوڵی ئەوەیە بۆ بزوتنەوەیەکی سیاسی چالاک دروستێ بۆی ئەم نەتەوەیە ڕزگاری ببێ لە ڕاستیە ئەبێ چەند ماندوو بوو بێ و پێشێوە دیار بووە مام لەو کەسانە بووە ئەو کاتەشی کە خەوتۆ بیری کردوتەوە ینی تەنانەت و خەوەکانیشی ئەو نەکورد بەوە پێ ئەو کەسانی کە لێوەی نزیک بووە ئەم تەواوی ژیانی تەرخان کردو بۆ خزمەت و بۆ بیرکردنەوە لەوەی کە ئێمە چۆن ئەم قۆناغە تێپەڕێنین چۆن ئەم میلەتە بەتایبەتی ئەو لە دوو سەردەما ژیاوە لە سەردەمی مەلەکی شاژیاوە و لە سەرۆکی لە سەردەمی سەرۆکایەتی شاژیاوە ینی ئەو تەجروبە و پاشخانێکی ئێجگار گەورەی معرفی و سیاسی هەبووەوە زۆر بەباشی لەوە تێگەشتووە کە گۆڕانکاری بە مرۆڤی گەورە ئەکرێ بە بیری گەورە ئەکرێ بە ئامانجی گەورە ئەکرێەوە ئێمە بۆی بتوانین بە کەسێک بڵین سەرکردە هەرەوە نییە قسەی گەورە بکا و شوێن کەوتەی زۆر هەبێ سەرکردا بێ ئامانجی هەبێ و ئەو ئامانجانە بەدی هاتبێ لە سەردەمی ئەوە ئێمە گردی قەت بین بەداخەوە ڕنگ بێن بەرنامەیە ڕێگەی ئەوەمان نەیەگەر لەسەر سێکتەرە گرنگەکانی ژیانی جەنابی مام بوەستین بەڵام ئاشکرایە لەبەرەوەی ئەوەندە کەسایەتیەکی دیار و شکۆمەند بۆ لە ناونەتەوەی کووردا پێم وایە زۆری نەمان ئاشناین بە وێزگە گرنگەکانی ژیانی مام بووە لەوە تێگەشتوین ئەو کاتەی کە وەکو نووسەرێک دەرکەوتەوە ئەو کاتی وەکو خوێنکارێکی
کۆلێجی یاسا ئەو کاتی وەکو دامەزرێنەری بزوتنەوە سیاسیەکان لە پارتی دیموکراتەوە بیگرە و دوایش بۆ یەکێتی نیشتیمانیەوە و کاتانی کە لە دەرەوەی کوردستان لە هەوڵا بۆ کاتی یەکێتی نیشتیمانی کوردستانیان دامەزران لە سووریا و کاتی خەباتیانە کرد لە شاخەکان ئازانی ئەمانە هەرێکێکان هەڵیەگرێ بە چەندین سەعات قسەی لەسەر بکەین مام لە هەمووم قۆناغانەیە ئامانجی گەورەی بەدیهێناوە ئاما ینی باشترین ئامانجیش ئەوەیە کە بوو بە یەکەمین سەرکردەی یەک بوو بە یەکەمین سەرۆکی کورد بۆ عێراق کە ئەمە لە ناو دەوڵەتانی عەرەبیە بەڕاستی دیاردەیە پێشمەرگەیەک با ئێمە وا بڵین پێشمەرگەیەک لە شاخەوە بێت بچێت لە کۆشکی سەرۆکایەتی دابنیشێ و هەموو نەتەوەکانیش قوبوڵیان بێ من پێم وایە قسە گرنگەکە ئەمەیە و هیچ کەس لاری لەسەر بوونی جەنابی مام نەبوو لەو جێگایە و هەمویان قوبوڵیان بوو کە مام سەرۆکایەتیان بکە ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە و باشترین دلیلە لەسەرەوەی کە ئەم سەرکردەیە بەناو سەرکردە نەبوو ئەم سەرکردەیە ئامانجی گەورەی پێکا بۆی پێی بڵین سەرکردە جا ڕەنگێن خان کاتێکە باسی چەندین ساڵ خەباتی مام جەلال و هەوڵ و دڵسۆزیەکانی ئەکرێت یەکێک لەو خاڵانەی کە زۆر باسی لێ ئەکرێت و دوو پاتەکرێتەوە ئەوەیە کە باوەڕی زۆر بە توانا و ئەزمموی ژنان و کچان بووە با ئێستا لەمەوە دەست پێ بکەین گفتگۆکەمان کە هەوڵی بەڕێزیان بۆ ڕێک خۆشکردن بۆ زەمینە سازیکردنی بەشداری ژنان لە بوارە جیاوازەکان لە سیاست لە هەر بوارێکی تری دروستکردنی کۆمەڵگا و بەرەو پێشبردنی با بەم هەوڵانەوە دەست پێ بکەین و ئەوەی کە بەڕێزت خۆت لەوانەیە زۆر نمونەت لە بەرچاو بێت چۆن باسی ئەم نمونانەکەی جنابی مام کەسێکی بە ئاگا بووە بە ئاگا بووە لە دوو ڕوەوە لە ڕووی ئەوەی کە ئەزانێ بارودۆخی کۆمەڵگای کوردی لە چ بوارێک کا بووە و هەشە ئێستاش و بە ئاگاش بووە لە ڕووی ئەوەی کە زۆر تێر و تەسەل بۆ لە معریفە و لە خوێنەواری و دنیا دیتە بووە بە کوردیەکەی خۆمانەوە چەندین وڵاتی دنیا گەڕاوە زانی گەڕانەکانی ئەو هەمووی تەجروبەیە وەری کردووە لە ئەم بە ئاگابوونە وای کردووە بە تەواوەتی درک بەوە بکە زانی هیچ قۆناغێک تایە پیا و بە تەنها ناتوانێت سەرکەوتوو بێ ینی و بوونی خاتونێک بە تەنیشتیەوە لە هەموو وێزگەکانیە ئەمە دلیلی ئەوەیە کە پیاوەکان ناتوانن بە تەنیا هیچ جۆرە خەباتێک سەر پێ بخەنوە هیچ جۆرە خەباتێک بە ئامانج بگەێنن ئەو خاتونی بە تەنیشتیەوە بوو هاوسەری بوو و پشت و پەنای بوو و دایکی مناڵەکانی بوو و ئەرشیفێکی گەورەی ژیانی ڕێکخراوەی و ژیانی شاخیشی بۆ ئێمە بەجێ هێشتووە کەواتە ئەو خاتونەی بە بەردەوامی لە تەنیشتیەوە دەرەکە و تەنها وەکو ژنێک نەبووە لەگەڵ یابێ و سەپۆرتی بکاو و دایکایەتی بۆ مناڵەکانی بکە ئەم خاتونە دەوری بینیوە ڕۆڵی بینیوە بە تەواوەتی تێگەیشتووە کە بوونی ئەو لەویایە وەک وەزیفەی کۆمەڵایەتی نییە وەکو دایک و وەکو ژن بەڵکو وەزیفەیەکی شۆڕژگێڕی و نەتەوەیشی لەسەر شانەکەویش خۆی و کامێرەکە و ئەرشیفە گەورەکەی کە ئێستا ئێمە ڕەنگ بێگەر ئەو ئەرشیفە نەبووە نەمانتوانیە لەسەر کۆمەڵێک قۆناق و کۆمەڵێک دەستکەوت قسەمان هەبێەوە هیچ دلیلێکمان بەدەستەوە نەبووایە بەڵام بوونی کۆمەڵێک وێنە و ڤیدۆ و ئەوانە زۆر یارمەتی ئێمە یاوەکە مێژووی ئێمە ینی بە دلیلەوە بتوانین قسەی لەسەر بکەین مام هەمیشە باسی لەوە کرد کە ژنانە بێت لە دەرەوەی ماڵەکان بن ینی نەک بەو مانایی کە لە ماڵەکان بیان هێنە دەرەوە پێویستمان بەژن نەبێت لە ماڵەکانە نەخێر ئەو لەبەرەوەی زانی ئێمە لە قۆناغێکی ئەوەیان نین کە یاسا سەروەر بێەوە ئێمە خاوەنی دەوڵەتێک و سیستمێک نین کە مافی من و تۆی ژنی تیا پارێزراو بێ ئەگەر خۆشمان لە مەیدانەکەیان نەبین ئەگەر خۆشمان داوای مافەکانمان نەکەین یاسایەک هەیە بمان پارێزێ و پێی وا بوو قۆناغی ژیانی ئێمە قۆناغی کۆمەڵگەی ئێمە پێویستی بەوە هەیە ئێمە خۆمان شەڕی خۆمان بکەین ینی و ئەو پەیوانە بوو ژن ئەبێ وەکو دەستە گوڵێک لە میوانخانە و لە ژوورەکان و لە کۆڕ و کۆبوونەوەکانە ئامادە بێ ئەو پەیوا بوو ژنان ئەبێ خۆیان بێنە پێشەوە مافی خۆیان وەربگرن کە ئەمە جوانترین پەیامەکانی جەنابی مامە بۆ ژنان دەرگاکەی کردبووەوە ئیتر ئەوە تۆ خۆتیت لە مەیدانەکەیە تۆ خۆتی بڕیار ئەی دەورت هەبێ یا دەورت نابێ و مام زۆر بە ڕوون و ڕاشکاوی ئەمەی سەلماندوو ئەم قسەیە بۆیە من هەمیشە ئەڵێم ئامانجی بەدی هاتوو ئامانجی بەدی هاتووی مام بۆ ژنان چی بووە یەکێک لەوانە لە قۆناغی پەرلەمانی کوردستانە یاسای باری کەسێتی هەموار کردەوە بەشێک لەو مادانی ساڵی 2008 بەشێک لەو مادانی کە زۆر زیانی بە ژنان ئەگەیان ئەو مادانە لە سەردەمی ئەوە هەموار کراوەتەوە زانی بە هەندوەرنەگرتنی
بیانوی شەرف بۆ کوشتن یا نەبێتە هۆی ئەوەی کە عقوبەی کوشتن لەسەر کەسی ژن کوش تەخفیف بکە کەم بکاتەوە ئەمانە هەمووی مام بۆ ئێمەی کردووە یارمەتی یاوین ئێمە لە خەباتی پەرلەمانیا ژنەکان دڵنی خۆمان بخینە ناو یاساکانەوە چونکە بە تەنیا بوونی من و تۆ لەم ستۆدیۆیە لە کۆڕێکە لە سەرکردایەتیە لە پەرلەمانە تەنها وجودمان وەکو ڕۆبۆتێک ناتوانێت گۆڕانکاری دروست بکە ئەوە خۆمانین بۆیە هەمیشە جەختی لەسەر چیە کردەوە خۆڕۆشن بیرکردنی ژنان ڕۆڵگێڕانی ژنان با ئێمە تەنها بۆ جوانکردنی دیمەنەکان و دانیشتەکان لەوێ نەبین با ئێمە مافی خۆمان وەربگرین چونکە ئەوە ئاشکرایە ماف ئەسەنرێ ماف نابەخشرێ ئەبێت داوای بکەین ئەو لە سەردەمی ئەوە لە ڕاستیە ماناگێڕایەوە بۆ بوونی ژن لە سێکتەرە جیاوازەکانە باشە ئەوەی کە زۆر گرنگە ئێمە خاوەنی ڕابردوویەکی زۆر جوانین ئەو کەسایەتی جوانی کە باست کرد خات و هێرۆبرای مەحمەدە کە هەمیشە لە تەنیشتیەوە بوو هەمیشە لە شاخ و لە شۆڕشەکانە و ئەو ئەرشیفە جوانەشی بۆ بەجێهێشت لە شاخەوە بیریە کردەوە کە ژنانە بێت لە ناو شار چۆن بتوانن شۆڕش بکەن بینیوشمانە و ئەمە بە ئەرشیف و بە بەڵگەشەوە هەمانە چەنە لە شاخەبا دەکرا ئەو نش لە ناو شار سەرۆک مامجللا پەیامەکانی بوو کە کوڕەکەی لە شاخ بوو بەڵام دایکەکە نامەیە گواستەوە ئەم ڕۆحێتی خستبوو ناو ژنانەوە کە هەستکەن کە کوردایەتی چەند گرنگە ئەم هەستەمان هەبوو بێ خات و ڕەنگی چەند گرنگە ئێمە بتوانین لەسەر ئەم ڕێباسە بەردەوام بین چەند گرنگە بتوانی ژنان بەس سێریکی ڕابردوو بکەن سێریکی هەوڵەکان و پەیامەکانی مامجلال بکەن سێری بەس کارە جوانەکانی خاتوێر و پرای مححمەدکەن چی بۆ ئەم شار چی بۆ مناڵ نەکرد من ناڵە مناڵی کورد بەس ئەڵم چی بۆ مناڵ نەکرد لەسەر ئاستیەوەی کە دایکی هەموو مناڵەکان بوو دایکی هەموو مناڵانە بوو کە لیان قەومە یعنی چۆن بتوانین ئەم ڕێچکەیە بەرنین ژنا چەند گرنگە ئەم پەیامانیان لا بێکامە پرسێکی گەورەیە شتێکی زۆر جوانت بەبیرهێنامەوە جنابی هێرۆخان تەنها ژنی شاخ نەبوو دوای خەباتی شاخ و هاتنەوە بۆ ناوشار ئەم ئێجگار خەباتێکی گەورەی کرد لە پاراستنی مناڵ لە سەرپەرشتیکردنی مناڵە بێدایک و باوکەکان یا ئەو مناڵانەشی کە دایک و باوکیان هەبوو هەر پێویستیان بە پارێزگاری و پێویستیان بە هاوکاری هەبوو ینی ئێمە تەجروبەی مناڵ پارێزی کوردستان بەڕاستی بە شانازیەوە باسی بکەین چونکە هەتا ئێستا خزمەت بە مناڵانی کوردستان ئەکا دوای ئەوە هێرۆخان خاوەنی معریفەیەکی گەورە بوو لەو ڕووی کە ژنەکانە بێ بپارێزرێن ئەزانی ئەوەنە بە بێدەنگیش ئیشی ئەکرد ئەوەنە ئیشی جوانی کردووە بۆ هەنێ مەسائلی کۆمەڵایەتی کە تایە ژن زۆر عەزێدراو بووە لە مەسەلەی ژن بە ژن گەورە بە بچووک بە شودانی مناڵ لەسەر بێشکە ئەم بە بێدەنگی بە شاراوەی یعنی ئەمە جوانترین سیفەتی ئەو کەسایەتیەیە کە نایەوێ شۆ بکە کە نایەوێ نمایش بکە ینی بە وردی لەسەر سێکتەرە گرنگەکانی ژنان و مناڵان ئیشی کردو بەبێ ئەوەی وەکو دەستکەوتێکی گەورە بیفرۆشێتەوە بە میلەتەکەمان کە بەڕاستی ئەمە نیشانەی معریفەیەکی گەورەیە نیشانەی قائیدبوونی ژنە بە تەنیشتی قائیدێکی پیاوەوە ئەزای ئەگەر ئێمە ئەم تەجروبەیە وەربگرین و هەر یەکێکمان لە خێزانەکانی خۆمانەوە لە ئۆرگانەکەی خۆمانەوە سوودی لێ ببینین پێم وانە ئێمە بە تێپەڕینی چەند ساڵێک کێشەیەکی ئۆتۆمان بمێنێتەوە چونکە نمونەیەکی جوانە باس کرد ئەوەی کە پیاوەکان لە شاخ خەباتیانە کرد ژنەکان لە شار یاخود کوڕەکانی ترمان ئەزانی من ئەم نمونەیە بە زیندوێتی لە ژیانی منە هەبووە من جنابی دایکم کە شەهیدە و ڕۆحی شاد بێ لەگەڵ سەرجەم شەهیدانە لە ڕێگەی سوورداشا کە نامەی گواستۆتەوە بۆ سەرکردایەتی و بۆ هەواڵەکانمان لە شاخ برینار کراوە چەند شکۆمەندن لەو ژنانە ینی ئەمانە ڕنگ بێ زۆرینی خەڵک نەیزانێ وەلو دڵنیاشم زۆرینی خەڵکی زانێت چونکە زۆربەی ماڵەکان ئەم شتانی تیا بووە میلەتی کورد میلەتێکی خەباتگێڕ بووە شۆڕژگێڕ بووە نەتەوە پەرست بووە بۆیە خەباتی ئێمە ئەگەر لە شاخەکانەوە دەستی پێکرد بێ ئەوەی کە یارمەتیە سەرکەوتوو بێ تۆڕ و شانەکانی ناو شارەکان بووە ببوورە ئێخۆ ئەوەی ناو شارەکان تەنها کوڕەگەنجەکانمان نەبوو خوشکەکانیشمان بوو دایکەکانیشمان بوو کەواتە خەباتی ئێمە و مێژووی ئێمە پڕە لە شتی جوان پڕە لە ئازایەتی ژن بەڵام ڕنگ بێ ئێمە
بە جوانی سرمایە گوزاریمانتیانە کرد بێ بە باشی سرمایە گوزاریمانتیانە کرد بێ بەڕای من هەموو ڕۆژێ ئێمە پێویستمان بەوە هەیە فەلسفەکان و ئایدیاکان و ئامانجە گەورەکانی مام و بە تەنیشتەوە هێرۆخانیش بە بیری خەڵک بهێنینەوە و بەرنامە و پلانی ئیشکردنمان بێ ئەمە وەکو کادرێکم قسەیە ناکەم بڕاستی ڕاستە مافی خۆمە وەکو کادرێکیشم قسەیە بکەم بەڵام ئالێرەیە وەکو ژنێک بیرەکەمە وەکو ژنێکم قسەیەکەم کە ئێمە کەمام بەسەرکردەی تەنها یەک حیزب نازانین بە هی یەک نەتەوەی نازانین و لە عێراقا بە سەمامی ئەمان ناسراوە و مەقبول بووە لە ناو تەواوی نەتەوەکانی عێراق و دەرەوە و لە دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکایە ڕێز لێگیراو بۆ بە شکۆمەندیەوە پێشوازی لێکراوە و بیر و فکر و هزرەکانی قوبوڵ کراوە بۆچی ئەبێ ئێمەی نەتەوەیەک لە یەک ڕۆژە پێمان وابێ مام ئیشی زۆر گرنگی کردووە ئێمە بێ هەموو ڕۆژە پێمان وابێ مام خەباتی زۆر گەورەی کردووە خەباتی گەورەی کردووە لە شاخ کردوێتی وەکو پارێزەرێک کردوێتی وەکو نووسەر و ڕۆژنامە نووسێک کردوێتی پێم خۆشە وەکو قەڵەمێکی ژن لێرەوە ئاماژە بەوە بم هیچ وەختێک بە قەدەر سەردەمی جەنابی مام قەڵەمەکان و ڕۆژنامە نووسان و ڕۆشنبیران ڕێز لێگیراو نەبوون ئەو هەموو هەفتەیەک یا دوو هەفتە جارێک لە بەغا ئەگەڕایەوە کۆبوونەوەی لەگەڵ ڕۆژنامە نووسەکانە ئەکرد بۆی گرنگ بوو بە تەنیشتی سیاسەتەوە ڕۆشنبیر و هزر و فکر ڕۆشنەکان یارمەتی بن ئێستا کە بەشێک لە ئێمە کێشەی سیاسیمان هەیە سیاسەتی ئێمە لە دەرەوەی ڕۆشنبیرەکان و قەڵەمەکانە بۆیە مام لە هەر سێکتەرەکەەوە بیگری خەباتی کردووە ینی بۆیە جێگەی خۆیەتی ینی کە ئێمە باز لە قەڵەمەکەین ئێخۆ باز لە قەڵەمی ژنی شەکەین ینی ئەو زۆر حرمەتی هەبووە بۆ ئەو قەڵەمە ژنانی کە لەو سەردەمەیە نووسیوێتی زۆر شعر دۆست بووە زۆر ئەدەب دۆست بووە ینی بۆچی ئێمە هەموو ڕۆژێ نەتوانین ئیستثمار لەسەر ئەم مێژوە گەورەی خۆمان نەکەین کە جەنابی مام و هێرۆخان بۆیان دروست کردوین ڕەنگەی خان کاتە لە ئێستاە کە مام جەلال نییە کچان و ژنانی ئێمە چۆن بتوانن ئەو متمانە بەخۆیی کە مام جەلال بەردەوام هەوڵی ئەدا لەوانە ئاستی بەرز بکاتەوە وە بیریان بهێنێتەوە چۆن ئەتوانن ئەمان ئەو متمانە بەخۆیە لە خۆیانە زیاد بکەن بە خۆشحاڵیەوە دوای جەنابی مام یەکێتی ئەم فەلسفەی ئیشکردنەی نەگۆڕاوە و ئێستا کە ئێمە لە دەرەوەین و ئیش ئەکەین و لە ناو حیزبین و لە ناو خەڵکین پەیوەندی بەوە هەیە کە ئەم دەرگایە دانەخراوە لە ئێوەی ژنان و ئەو بناغی کە مام دایناوە ئێستش ئەوانەی کە لە دوای ئەو خەریکی سیاستکردنن لەسەری ئەڕۆن ناڵێم زۆر دڵخۆشم و زۆر ژنان یا بە ئومێدەوە باس لەوە بکەم بەڵام ڕەشبینی ژنیم لە هەمان کاتە یەک کێشەم هەیە ئێستا هەستەکەم ژنان کەمتر ئێستا ئارەزوومەندن بێنە ناو سیاسەتەوە کەمتر پێیان وایە ئەتوانن گۆڕانکاری بخۆڵقێنن کە من لێرەوە دوای هۆکاری چییە؟ ئەزانی زۆر هۆکاری هەیە بەشێک لەم بارودۆخە سیاسە نەخوازراوەیە کە بەسەر هەرێمی کوردستانە هاتووە بەشێکی پەیوەندی بەوە هەیە ئێمە پەرلەمانەکەمان پەرلەمانێکی ئەکتیڤ و کاران نەبووە کۆمەڵێکی یاسامان هەیە کە لە بەرژەوەندی ژنان و مناڵان هەیە ئێمە نەمانتوانیوە بەجددی ئیشی لەسەر بکەین پەرلەمانێکی بە سیاسی کراومان هەیە وەکەوەی پەرلەمانێکە ئیشەکەی ئەوە بێت لە ڕێی یاسا گرنگەکانەوە جارێکی تر خزمەت بە خێزان و بە ژن و مناڵ بکاتەوە بەشێکی تیش پەیوەندی بەوە هەیە کە هێشتا کۆمەڵگا ماویەتی ینی هێشتا لە ئاستی تموح و داواکاری ژنانیە بەشێک لەو ژنانی کە هاتوونەتە دەرەوە خەڵک پێی وایە نەیتوانی و ڕۆڵە گەورەکە ببینێ بۆیە هەنێک هۆکاری هەیە بەڵام من لێرەوە ئەماڵێم کە مادام ئێمە دەرگاکان و پەنجەرەکان بە ڕوومانە دانەخراوە کەواتە توانین ڕۆڵی گەورە ببینین مادام لەم پەری گەورە لە بەردەمی من زۆر دڵخۆشم لەم تەوقیتەیە زۆربەی بەربژێرەکانە بینم ژنە ژمارەیەکی زۆر ژن و کچی گەنج و جوان ئێستا کاندیدن بۆ پەرلەمانیانی ئەمانە جێگەی ئومێدن ناکاتە ئەوەی کە بە ڕەشبینیەوە باز لە قۆناغەکە بکەین بەڵام قۆناغەکە خۆی هەستیارە بۆیە پێویستمان بەوە هەیە کە ژنان پێیان وابێ ئەتوانن گۆڕانکاری گەورە دروست بکەن پێیان وابێ هێزی گەورەیان هەیە ئەتوانن باڵانسی هێز بگۆڕن ئەتوانن لەو جێگەی کە پێویستەکە خەبات بکەن بیکەن بەڕای من لەم قۆناغەیە پەرلەمان باشترین جێگایە ینی تمۆحیان هەبێ بچنە ناو مەکتەبی سیاسی حیزبەکانەوە لە پێگەی قەرارە ڕۆڵ ببینن
ینی تەنها ئەوەندە نەبێت کا بە پشتیوانی پیاوێک بچنە ئەو جێگایانەوە و ئیتر پێیان وابێت تەواو ئیشەکەی ئەوان کۆتایی هاتووە. خۆی زۆر گرنگە ئەوەشی کە ئێمە باجی چەند ساڵی ڕابردوومانەین کە هەرسە زەنشکراین و هەر دوای کۆمەڵە بابەتی خەڵکانی ترکەوتوین بەڵام لە ئێستایا ڕێبازی مام هەر بەردەوام نیە بێ هیوادارین کە ئەم ڕێچکەی کە ژیراوەتە بەرنەوەکانی دوای خۆی ئێمەش لەگەڵیانە هاودەنگ بین و ئێمەش بتوانین لەم پرسە گەورەیە بەشدار بین ئەوەی کە گرنگە جێبەجێکردنەوەی ڕێبازی مام جەلالە بتوانین لەسەری بەردەوام بین بۆی لە هەموو سێکتەرەکانە هاوسەنگی هەبێ و وەژنانیش بتوانن لەو هاوسەنگیە و بتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێ ئێمە سپاسی تۆکەین سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بین کەمڕۆ لێرە بووی کە توانیت گفتوگۆ بکەین لەسەر ئەو سێکتەرە گرنگەی کە سەرۆک مام جەلال زۆر گرنگی پێ دووبارە سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت.